تەنیا هەفتەیەکی ماوە بۆ ساڵی نوێ، بەڵام حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان هێشتا دابەشکردنی موچەی مانگی دەی تەواو نەکردووە. سەرباری ناردنی پارە بۆ موچەی مانگی 11 لە بەغداوە، هێشتا چارەنووسی موچەی ئەو مانگەش نادیارە، ئەمە جگە لە هەوڵی نەدانی موچەی مانگی 12. میدیای دەسەڵات هەواڵی فەوتانی موچەی مانگی 12 دەدات بە گوێی موچەخۆراندا و کار لەسەر ئەوە دەکات کە موچەخۆران دەست لەو موچەیە بشۆن. وەزارەتی دارایی عێراق دەڵێت موچەی مانگەکانی 10 و 11 بۆ هەرێم ناردووە، بەڵام ئێستا کە تەنها هەفتەیەکی ماوە بۆ سەری ساڵی تازە، حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان هێشتا لە دابەشکردنی موچەی مانگی 10 نەبووەتەوە و گوێی خۆی لە موچەی مانگی 11 خەواندووە. موچەخۆرانی هەرێم کە ئەزموونێکی خراپیان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە و دەیان موچەیان خوراوە، هەروەها 3 موچەی کۆتایی 2023شیان پێ نەدراوە. متمانیان بەم دەسەڵاتە نییە کێشەی موچە چارەسەر بکات و پێیان وایە تەنیا کات دەکوژێت بۆ ئەوەی بەلای کەمەوە موچەی مانگی 12 نەدات. یاریکردن بە قوت و گوزەرانی موچەخۆرانەوە لە کاتێکدایە سەدان ملیار دینار داهاتی ناوخۆ بێسەر و شوێنە. دەسەڵاتی هەرێم لە مانگی 6ەوە داهاتی ناوخۆی ڕادەستی بەغدا نەکردووە. ئەمە جگە لە داهاتی فرۆشتنی نەوت بەتانکەر، کەچی وەزارەتی دارایی هەرێم هیچ ڕوونکردنەوەیەک لەبارەی چارەنووسی ئەو هەموو داهاتەوە نادات و بۆ فریودانی خەڵک دەیەوێت هەموو کێشەکان بخاتە سەر بەغدا. بە پێی ڕاگەنراوی وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم، لە حەڤەی ئەم مانگەوە بەغدا زیاتر لە 631 ملیار دیناری بۆ موچەی مانگی 11 ناردووە. هەروەها بەغدا بڕەپارێکی هاوشێوە بۆ مانگی 12 خەرج دەکات. ئەمە جگە لە بڕیاری خەرجکردنی 430 ملیار دینار بۆ کورتهێنانەکانی موچەی هەرێم. ئەمە جگە لە داهاتی ناوخۆی هەرێم کە بە پێی دانپێدانانی خۆیان مانگانە دەوروبەری 320 ملیار دینارە و 6 مانگیشە ڕادەستی بەغدا نەکراوە کە دەکاتە زیاتر لە تریلیۆنێک و 500 ملیار دینار. سەرباری ئەم هەموو بودجە و داهاتە کە نەک بەشی 2 موچە بەشی 4 موچەش دەکات، کەچی وەزارەتی دارایی هەرێم بە ناوی ناردنی شاند بۆ بەغدا و چارەسەرکردنی کێشە تەکنیکەکان خۆی لە بەرپرسیارەتی دابەشکردنی موچە دەدزێتەوە و ئامادەش نییە هیچ ڕوونکردنەوەیەک لەبارەی چارەنووسی ئەو هەموو داهاتەی ناوخۆ بدات کە کەس نازانێت بۆ کوێ چووە. دەسەڵاتدارانی هەرێم نە ئامادەن داهاتی ناوخۆ ڕادەست بکەن تا بەغدا موچەی تەواو بنێرێت، نە ئامادەشن بە داهاتی ناوخۆ کورتێنانەکانی موچە پڕ بکەنەوە. بە پێی زانیاریەکانی پەیام، هەردوو موچەی مانگەکانی 11 و 12 لەلایەن وەزارەتی داراییەوە کراون بە ئەمانەت و وەکو پاشەکەوت مامەڵەی لەگەڵ کراوە. دەسەڵاتی هەرێم 12 مانگی ساڵ هەموو موچەخۆران و هاوڵاتیانی دیکەش بە بابەتی موچەوە سەرقاڵ دەکات و دوجاریش بەشێک لە موچەکان دەخوات و کێشەکانیش بە ساڵێکی دیکە دەسپێرێت.